نێکە ڕێگایەکی باشە هەر زۆر ئیسفادەشی لێەکەن من لە زۆربەی کەناڵەکانەوتمە من داواکەریم لەو خوشکانە هەیە کە کارێکی دەزڕنگینی خوانیان هەیە تا منەتیان بە هیچ کەسێک نەبێ با بتوانێت سەر قاچەکانی خۆمان بوەستین یان ئەوانەی کە بێ هاوژینن یان ئەوانەی کە مێردەکانیان نەخۆشە یان ئەوتانی ئیمکانیەتیان نییە زۆر ئاسایە گەر پاڵپشتی مێردەکانیان بن و بتوانن هاوکاری مێردەکانیان بکەن و لە کارەکانیانە بەردەوام بن. بەڵێ دو ئەوژێمە هیچمان لە ئافرەتی وڵاتانی تر کەمتر نییە بۆ ئێمە ینی ئەوان بۆ هەوڵبن کار بکەن ئێوە بۆ هەوڵنەی کارکەین لە هەمان کاتیشە کە کاری دەزڕەنگیلی ئێمە لە هەموو وڵاتەکان زیاترە بە تایبەتی ئیشی کللتوریەکانمان تێگەی ئێمە شتە کللتوریانەی کە مودەیەکی زۆر داخرابوو یعنی خەڵک بیری چوو بۆوانێ خەڵک ئێمالی کردبوو بە دوای سوارەت تاساگە بەڵام ئێمە لە هەمان کاتە شتە کللتوریەکان زیینوەکەینەوەوان. Verstehen!